ئەمەی کە لە کوردستانە هەیە ئەمەی لە عێراقا ئەکرێ لە دوو هەڵوێ زیات لە بەرامبەر یا زیاتر مەشروعێتی نیە. هەڵوێستی یەکەمیانەوەیە ئەگەر هێزت هەیە ئەگەر ئەتوانی هەرمەیە لە هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ. ئەم گاڵتە جاڕێ ئەم قەشمەریکردنە بە هەستی خەڵک، بە ژیانی خەڵک، بە ئایندەی خەڵک، بە چارەنووسی خەڵک، بە سەروت و سامانی خەڵک، بە هەموو شتێکی چەند ملیۆن ئینسان لەم سەرزەمینەیە نابێت ڕێگای پێ بدرێ. ئەگەر توانای هێزێکی دیاریکراوی ئۆپۆزیسیۆن یاخود خەڵکانێکشی ناڕازی لە سلێمانی و لە هەولێر و لە شارەکانی تری کوردستانە ئیمکانێتی ئەویان هەیە ڕۆژی هەڵبژاردن لە بەردەمی بنکەی هەڵبژاردنەکانە خۆپیشاندان بکەن، خۆپیشاندان بکەن، دەستیان گەیشت و توانیان بچنە ژوورەوە سنووقەکان دەربێنن و بیشتێنن و ڕێگەمەدەن ئەم هەڵبژاردنە با بە شێوەیەکی ئاسایی و نۆرماڵ و وەکو هەموو ساڵێکی تروانە نەچێتە پێش.